زۆ سپاس بۆ کۆمنتەکەت هۆگرجان، نەورۆزیشت پیرۆز بێ. جا کوردی فەقیر بەس نەورۆزیە، تۆگە نەورۆزیشیان لێ بسێنیەوە هیچ وە 365 ڕۆژ چاوەڕێ و ڕۆژاکن دڵەکەمە بێت تۆزێ باشتر بیرکەوە. ئێمە چەند ئاەتیشمانەیە لە بە پێی کتێبی ئەنجیلی پیرۆز کە لە دواموتاری موسا و لە عیبرانیەکان ئەڵێ خوداوەندمان ئاگرێکی بێ ئامانە. یەکێک لە سفەتەکانی خوای گەورە ئاگرە، تێگەیشتی ئاگر شتێکی پیرۆزە، وەک بۆ نمونە ئەو یەکێک لە 4 ئۆنسۆرەکەشە کە خوای گەورەم سروشتی پێ دروست کردووە، عەرز و ئاسمانی پێ دروست کردووە. نانە ئاگر شتێکی زۆر باشە. تۆ مامەگەر هەر ئاگر نەبێ قڕت دێ لە برسە، ئەی چۆن خواردن دروستەکەی؟ نابە لە مەسیحیەتدا حەڵاڵە، فول حەلاڵە. ئەوە یەک دووش ئێمە هەلەو لە بەهاریشە جەژنی پەسەخمانەیە کە هی جوولەکەکانە، ئەو کاتێک کە خوای گەورە جوولەکەکانی لە دەستی فێرعونەکان ڕزگار کردووە، بنی ئیسرائیل. یەک کێشە نییە. لێ هیوادارم لە خێر و بەڕەکەت دابی لە ناوی یەشوعی مەسیح. ئەمین.